وەرزی پاییزە و سات و کاتی پێگەشتنی گوێزە. ئێرە گوندی جۆمەرەستی لە قەزای پێنجوێن، گوندێک کە بە بەرهەمی گوێز ناسراوە. باخەوانەکان بە بینین و چنینەوەی بەرهەمی ماندووبوونەکانیان زۆر دڵخۆشن، وە خۆیان دەڵێن هیچ ساڵێک هێندەی ئەم ساڵ بەرهەمی گوێز باش نەبووە. ئیشی هەرەوەز بابەت سەیرانی شەنەوریا بە دارەکەت بەرزە با بە خۆشی بێ ئیشی ئەمەزە پیاو لەسەر داران ژن لە سێبەردا دەنگە دەنگ سوابەت هەم هەرا هەموو سەرقاڵی ئیشی خۆیەتی هەرێک بە نوعەیە گفت و گۆیەتی بۆلیشی هەیە گوێزی ئەم ساڵم بە بەروبوومی دیارە خۆشحاڵم گوێزی ناوزەردم قوتەش لێداوە هەرچیە بیخوا خێرە و نووسراوە بە لێدانی من عاجز نابێ چون خزمەت کراوە لە دوورەوە بە زەحمەت ئاوم بۆ هێناوە دەستان ڕەشکەن ئیش بێ غەشکن بێ جیاوازی خوشک و برا بەشبەشکن هەچەند وەسب بکرێ کەم وتراوە نەمبیستووە یەکێ بە گوێز بڵێ خراوە. ژنگەی لە بار و بوونی ئاوێکی زۆری سازگار ئەم ناوچەی کردووە بە مەزڵگەی گوێز، بەڵام بەرهەمەکان هێشتا نەگەشتوەتە ئاستێک کە بەشی ناخۆ بکات. گوێزی ئەم گوندە بەهۆی تایبەتمەندیە باشەکانیەوە خواستێکی زۆری لەسەرە. باخەوانەکانیش دەڵێن ئەگەر بێت و حکومەت هاوکاریان بکات لە توانایاندا هەیە بەرهەمی گوێز زیاتر بکەن و بیگەێنە دەرەوەش. بەرهەمی گوێزی ئیمساڵ ئەلحەمدولیلا گوێزی ئیمساڵ زۆر باشە، بەرهەمی باشە لە چاو ساڵانی تر بەرهەمی ئیمساڵ لە هەموو ساڵێک باشترە. دڵخۆشین پێی ئەلحەمدولیلا گوێزێکی باشی کردووە حەد زیاتر مشتری زۆرە گوێزی ئێرە بە تایبەتی این ئەم گوندی ئەمە گوێزی بەناوبانگە و گوێزی زۆر چاکە ئەو هەوای تایبەتە ئێرە گوێزەکەیشی چاکە. ئافرەتانی شان بەشانی پیاوان کار دەکەن، بەڵام بەوەی بەرزی دارەکانەوە ناتوانن بچنە سەر داری گوێزەکە و ئەوان لە خوارەوە ئەو گوێزەی کۆ دەکەنەوە کە پیاوان دەیتەکێنن. لەبەرەوەی چوونە سەرداری گوێز مەترسیدارە و کەسی شارەزەی دەوێت، وەک ئاماژەیەک بۆ مەترسیدارش لە کۆنەوە وتراوە گوێزێک ڕۆحێکە. سەرەتای پاییزی هەموو ساڵێک لەگەڵ خێزانەکەمدان دێن بۆ کۆکردنەوەی بەربوومەکەمان کە بەربوومی گوێزە. هەر یەکەمان هاوکاری یەکتری دەکەین بە چەند کارێکی جیاواز. پیاوەکان زیاتر لە توانایاندا هەیە بچنە سەر دارەکان و تەکاندنی گوێزەکان، ئێمەی خانمانیش بە کۆکردنەوەی گوێزەکان و هەروە چێشلێنان هاوکاریان لەبێکین. هەروە منداڵانیش هاوکاری ئێمە دەکەن بە کۆکردنەوەی گوێزەکان لە شوێنە سەختەکاندا پێکەوە هاوکاری یەکسی دەکەن. ئەمە ئیشێک نییە کە بە تاکە کەسی بکرێ، بەڵکو دەبێت تەواوی خێزانەکە هاوکاری یەکتری بکەن. لە سنووری قەزایی پێنجوێن زیاتر لە 12,000 داری گوێز لەم ناوچەیەدا هەیە. گوێز یەکێکە لە بەرەمەکانی پاییزە و لە ناوچە ساردەکان بەرەم دێت. سوودە تەندروستیەکانی و بەتامیەکەی و بەکارهێنانی لە دروستکردنی چەندین خواردندا خواستێکی زۆری لەسەر دروست کردووە. وەک پێشینان دەڵێت دەستی ماندوو لەسەر سکی تێرە. کاتێک باخەوانەکان بەرهەمی ماندووبوونی یەک ساڵیان دەچنەوە هەست بە سوودەیی دەکەن و ماندووبوونیان لەبیر دەچێتەوە. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی جۆمەرەسی لە بناری سوورێن.